بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز سڵاوی خواتان لێبێت. هەڵقەی ئەم جارە تەرخانەکەین بۆ بابەتێکی گرنگ کە ڕۆژانە زۆر بەمان بەدەستیەوە ناڵێنین، ئەویش تووڕەبوونە. بۆ تووڕابین؟ کاتێک کە تووڕابین چۆن تووڕەبین؟ چۆن بتوانین کۆنتترۆڵی تووڕەبوونی خۆمان بکەین بۆ ئەوەی ئەو تووڕەبوونە نەبێتە مای کێشە بۆ خۆمان و بۆ چواردەورمان. ینی جەنابتان ئەزانن جاری وایە لە ئەنجامی تووڕەبوونەوە خەڵکە کوژە، لە ئەنجامی تووڕەبوونەوە پیا و ژنەکەی تەلاقە، لە ئەنجامی تووڕەبوونەوە مناڵ شوێن هێشکێ. ینی من ئامارێکی کۆنم لای شەستەکانە، ئێمە بەداخەوە خۆ ئامارە نەمان نییە بێ پەنابەرین بۆ ئاماری وڵاتان. بەس لە ئەمریکا ئاماری شەستەکانە هی سەدەی ڕابردوو تقریباً 6 ساڵ پێش ئێستا ئاڵێ هەموو ساڵێ نزیکەی 1 ملیۆن مناڵ لەسەر دەستی دایک و باوکیان یا معوەقە بن یا ئەمرن لەسەر دەستی دایک و باوکیان، بۆ لەبەرەوەی دایک و باوکیان توندوتی ژن و عەسەبی بوون و تووڕە بوون، شتێکیان هەڵاوە پیانە کێشاون، کێشەیەکیان دروست کردووە، نەیانتوانیوە کۆنتترۆڵی تووڕەبوونی خۆیان بکەن. جا بۆ ئێمە هەوڵین باسی تووڕەبوون بکەین، باسی نیشانەکانی بکەین. چۆن ئێمە بەڕێزان لە ترافیک تا خۆتان زانن ڕەنگی سوور و سەوز و زەرد هەیە. زەردەکە ئینزارە، کە زەردەکە داگیرسێ تۆ ئەبێ پێ بخەیتە سەری ستۆپەکە و سیارەکە بوەستێنی، چونکە ئەگەر نەوەستان ڕۆشتی ئەبێ بە سوور ئەو لابێ بە سەوز کارەسات دروستە بێ. زۆر جار لەوەیە ڕووداوی دڵتەزیێن دروستە بێ. ئەو هەڵچوونانەی ئێمەش بزەبت نیشانەکانی کە ئێستا باسی یەکەم ئەو گڵۆپە زەردەیە کە نیشانەکانی دەرکەوتیامانە گڵۆپە زەردەکە هاوارەکە بۆ بێ ئاگامان لە خۆمان بێت. ئەجینا دوای ئەوە ئەگەر ئیهمالمان کرد وەکۆی ترافیک لایتەکە ڕوودا و کارەساتی دڵتەزێن، وەکو ئێستا باسی یەکێ لە ئامارەکانم کرد کە بەس لە ئەمریکا ساڵی 1 ملیۆن مناڵ یا ئەمرێت لە ژێردەستی دایک و باوکیانە یاخود معوەقە بێت تووشی بەشێک لە ئەندامەکانی لەشی لەدەستەیە. طبعاً تووڕەبوون شتێکە لای هەموو مرۆڤێکەیە بەڕێزان، یعنی یەکێکە لە هەڵچوونەکانمان. ئەوە نیە هەڵچووەڵێ هەڵچوو هۆی شیر هەڵەچیە چۆن بە پەلە فریای نەکەوی بزەبت. لە کوردەواریە ئەم وشیان زۆر جوان بەکارهێناوە بۆ ئینفعال، بۆ هەڵچوون، ئیمۆشن، چونکە شیر بەسەرەوە کە گەشتە ئەگەر یەکسەر نەیکوژێنی تۆ هەڵەچێت. ینی ئینفعال ئینسانی جوایە کە تووڕە بووین عەقڵ ئیش ناکات، بۆیە کارەساتی لە دوایە باسی نیشانەکانی شەکەین کەواتە یەکێکە لە هەڵچوونەکانمان و پێویستیشە هەبێت. چکاگەریەکە ئیهانەمانەکای کە سوکایەتیمان پێکای کە زوڵممان لێکای کە ناحەقیمان بەرامبەرەکە ئەگەر تووڕە نەبین و دیفاع لە خۆمان نەکەین و پارێزگاری لە مافەکانمان نەکەین دنیا ینی کەس ناتوانێت یابژی. بەڵام تووڕەبوون شێوازی تایبەت بەخۆی هەیە. لە کوردەواریە ئەڵێ هەموو شت بە خوێ خۆش بەمانە، بەڵام کاتێک خوێ زۆرە بێ لە چێشتەکان ناخورێ بێ فڕێ بێ، کاتێکیش بێخوێ بێ هەر تامینە. ژیانی ئێمەش بە هەڵچوونەکانەوە تامی هەیە. یعنی تۆ مەسەرەن شەهادەیەک وەرەگری شووەکەی ژنێنی مناڵێکە دەبێ کە دڵخۆشە بی ئەوە ئینفعالە، ئەگەر ئەو دڵخۆشیە نەبوایە کە مەسەرەن شتێکە بێ ئەترسی، ئەگەر ئەو ترسە نەبوایە تووشی کارەساتە بووین. هەموو بۆ نمونە ئاژەڵێکی دڕندە بوو لێ نەترسای نایە. کەواتە هەڵچوونەکان خۆیان پێویستن و لە ژیانی مرۆڤە ئەبێ هەبێ. بەڵام من باسیەوەکەین کاتی هەڵچوونەکان زۆرە بن کە لە ئاستی ئاسایی لە ڕێژەی ئاسایی دەرەچێ و کارەساتمان بۆ دروست دەکات. طبعاً هەموو هەڵچوونێک بەڕێزان سێ لایەنی هەیە. لایەنی معریفی هەیە، یعنی عەقڵی. لایەنی دوای معریفیەکەی چیمانێ هەڵچوونیمان هەیە کە ئەوەیە با بڵێن لە جسممانە دەرەکەوێ و ڕەفتاریمان هەیە دوای گۆڕانکاری فسیۆلۆجیەکان کە باسیەکەین. اینجا ڕەفتار و لە سلوکمانە. لە کوردەواری خۆمانەڵێ مەسەرەن ئاوی سارد بخۆرەوە، تووڕە بە ئاوی سارد خواردەوە. خۆی هیچ پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە بینی خواردنەوەی ئاوی سارد و هەڵچوونان نییە، بەڵام ناڕاستەوخۆ هەیە. چکە هەڵچوون چیە بەڕێزان؟ ئێمە هەندێک بەش لە مێشکمان هەیە لە کاتی هەڵچوونە ئەوروژێن تاقە دروستە بێت. طبعاً عەقڵیشە کوژێتەوە لەو کاتانە عەقڵ ئیش ناکات. تەلەبەکە لە ئیمتیحانات ترسێ هەڵچوونە هیچی بیدایەتەوانێ. لە کاتی تووڕەبوونیشا بەرچاومان تاریکە بێ پرۆسە منطقی عەقڵیەکان کە ئێمە زۆر جاڵین بەراورد دەکەین و مقارنەیەکەین و بیری لێەکەینەوانەی چی نامێنێ. بۆیە لە کاتی هەڵچوونەکانە غەڵەت زۆرەکەی. بۆیە لەم کاتەیە کە وتمان ئەڵێ ئاوی سارد خۆرەوە سوودەکەی چییە؟ تۆ کە ئەو ئاوە ئەخۆی تەوانێ هیچ نەبێن نیو خولەکێکی پێچێ 30 سانیەک هەتا ئاوەکە قوتەی تودانێ. لەو ماوەیە ئەو بەشانەی مێشک کە کەوتونەتە وروژاندن و توی قسۆتە وردەوردە تەهدی ئابنەوە ئۆتۆماتیکن کاتی کەمەوە. چ هەڵچوون چێت تعریفەکەی؟
ئینفعال چییە؟ حاڵەتێکی ویجدانی کتوپڕ و لە ناکاوە. تۆ لە پڕ ێسان وکەیەکی بۆ یڵێ فڵان کەس تووشی حادسەی سیارێ بووە بۆ خاتی خوا نەزانم چی ها چۆن تووشی حاڵەتێکە بین ئەگەر یەکسەر بڵێ کاکە بەخوا بە سوحبەتم بۆ بەگاڵتەوە بێ قەزابی بووە بڕواو کرد ئاها گەڕێنەوە حاڵەتی ئاسایی خۆمان کەواتە هەڵچوون حاڵەتێکی ویجدانی کتوپڕە لە ناکاوە زوو ئەگەڕێنەوە. اینجا بۆیە ئەو حاڵەتانە مەسەن لەگەر هاوسەرەکە و تووڕە بوو تۆ تووڕەمە بە ژوورەکەی بۆ بەجێ بێڵە چۆ لە دەرگاکە داخە بار هاوار کە چکە هەڵچوون چێ بەڕەزان کە تۆ ئینفعالەکە و عەسەبیە بێ و فڕێاتە دەرەوەی تجاری دووەم و تاقەیە نامێنێ. من زۆر جار ڕێکەوتی کردووە لە ناو هۆڵی تاقیکردنەوە مەسەلەن وەرەقەی ئیمتیحانم بۆ تەلەبە هێناوەتەوە. تەلەبەی واهەی مەخۆشمان هەر خوێندکارون خۆتان نەزان تەسەورمانە کرد 90 بێنین لە سا بەڵام کە 50 بۆیێتەوە یا 40 بۆیێتەوە وەکو سەدمە وایە ئینفعالەکە و عەسەبیە بێ مامۆستا تۆ غەدر لێ کردوم زوڵمە لێ کردوم چۆن خاصن لە قۆناغی هەرزەکاریە ئینفعال یەکێک لە گەورەترین کێشەکانی هەرزەکار زوو عەسەبیە بێ زوو تووڕا بێ وەکو فیشەکەشێتەوە بە عاسمان ناچێ ئەگەر ئێمە ئاگامان لێ نەبی ئەمەش ئینفعال بکەین تووشی کێشابین لەگەڵیە. بۆیە ئەو تەلەبەیەڵە باشترین شتەوەیە کە ئاوتی مامۆستا زوڵمە لێ کردوم و غەڵەتەوە چۆن نەبێ و ئینفعالی کردووە. ئەڵێ ئەگەر تۆ مامۆسایەکی پەروەردەی تۆش ئینفعال مەکە بڵێ وایە و دانیشە و نازان چاوت دەرێ چی ئەمە چێوە ئوسلوبە ئەوی بڵێ ناوایە تووشی کێشابی لەوانەی پاڵێکیتە دەرەوە وەکو وتمە ها چۆن لە ئەمریکا 1 ملیۆن مناڵ تەلەبە لەژێر دەستی مامۆسا و دەسوباری لەوانەی تووشی غەڵەتە بی تۆ تەسەور ناکەی ئەو چی جواب بدەیاتەوە. بۆ ئەڵێ لەو کاتەیە بێدەنگ بە لێ گەڕە با ئینفعالەکە دەربڕێ با عەسەبیەتەکەی دەربڕێ مامۆسا هەڵچوونە با بەتاڵ بێتەوە فڕێ باتە دەرەوە. دوای ئەوە کە فڕێایە دەرەوە بڵێ چییە کوڕم ئەرێ کچەکەم چی بوو بۆ هەڵکی چی بوو ئەخر مامۆستا هەم جارە بە نەبرەیەکی بە تۆنێکی دەنگی نزمتر چکە تاقەیە نەما وەکو جێژەڵوکەی وایە هەڵچوون بە ڕێزان ئەها تۆ جلی پێێتەوە لە سەربان بە تەنافەکە هەڵی خەی ئەگەر لەو کاتای جێژەڵوکەی ئاوەت جلەکانە گرت نەوهێش جێژەڵوکەکە بیبە ڕزگارە دەبێت بە زیاتر دەستی لەگەڵ خۆی بە ئەو هەڵچوونەش وەکو جێژەڵوکەوە ها کوڕم کچم چی بوو بووە ئینفعالە کرد بۆ عەسەبی ئەخر مامۆستا تۆ غەدر لێ کردم تۆ زوڵمت لێ کردم غەدرەکە لە چییە باوکە گیان یەقەی چێکە وەکو وەڵێن مامۆساش مەلاش هەڵائەکە غەڵەتەکەی من لە چییە ئادەی باوکە گیان 1 دقە ئادەی ئازاد گیان تۆ دەرەجەی تەواو هێناوە جوابی وەڵامەکەی پرسیارەکی بۆ بخوێنەرەوە کە وەڵێ زوڵم لێکراوە بێ بخوێنەوە تۆ ئەو نووسیوە کوڕم مامۆستا نازانم چی دەبا سەی مەلزەمەکە کە سەی کتێبەکە اینجا کە بووی ڕوونەکەمەوەڵە ببوورە مامۆستا وەڵاهی من بە غەڵەت ئاچوو بووم کێشەی ئەو کەسانە ئەوانەی کە عەسەبی و تووڕەنجیازی عەسەبیەکان لەو جۆرەیە یەکەم جار ئینفعالەکەن بیر لە شتەکە ناکەنەوە دوای ئینفعالکەن ئەو مشکلەکەمانە خاستن وەکو وتمان لە مناڵی لە هەرزەکاری هەتا وەکو بێ ئینسانێکی کامڵ و تێگەیشتوو بەڵام ئەگەر من ئەو بێدەنگ نەبوومایە و بموتا چۆن وابێ و تۆ غەڵەتەکەی تۆ مەچێ تۆ تەلەبەیت و حدودی خۆ بزانە و بێ ئەدەب و نازانم چی ئەویش غەڵەتێکی کرد و هەردووکمان ئینفعالمان کردەوە وەکو دووشتی گەرم بەریەکەکەوێ کارەسات دروستە بێت. اینجا ئەمەیە ئێمە ها گڵۆپە زەردەکەیە تەوا ئەو گڵۆپە زەردەکە هەڵبوو ئەوە نیشانەکانە ئەو گۆڕانکاری فیسیۆلۆژیانە کە ڕوویە لێدانی دڵزیایی کرد و هەناسیان خێرابوو دەمو چاو زەردە بوو گیانە لەرزێ و گوتمان دەمو لێوش ئەوە هەمووی مانایە وایە تۆ لە حاڵەتی ئینفعالیەی نابێ بڕۆی جا ئەو خواردنەوەکە کاڵێ ئاو بخۆرەوە ئەوێ یا جاری واڵێ لە یەکەوە تا دەبژمێرە چکە تۆ لە دڵی خۆتا لە یەکەوە تا داژمێری یاک دوو سێ لە دڵی خۆتا ئەها کاتی وەکو ئاو خواردنەوەکە وایە ئەو ناوچانەی مێشک بە تایبەتی هایپۆسەلاموس بەشێکە لە مێشکمان بەرپرسە لە ئینفعالات و لە ڕەفتاری عودوانی اینجا دەرکەوتۆ لای پیا و گەورەترە بقارنەتەن بە کچ بۆیە پیا و زیاتر عودوانیە شەڕانی تەنچکە ئەو هایپۆسەلاموسی ئەو بەشەی بەرپرسە لە سلوکی ڕەفتاری عودوانی شەڕانی گەورەترە لای ئەو بۆیە هاتوونی ئاژەڵەکان و کە هی ئینسان ناتوانانی لای بەی یا هەندێک جار کە تووشی حادیسەی سیارە بوون و یا وەڕم هاتو ئەو هایپۆسەلاموسیان دەرنا ئەو کەسە بووە بە کەسێکی مەڕی مردووەک وەڵێت ئینفعالات و عەسەبی و تووڕەبوون و شەڕانی هەر نەماوە کەواتە ئەمە ڕەهەندی دووەم نیشانەی دووەم بۆی بزانین تووڕەبوون چۆن گەشتوێتە تووڕەبوون ئەویش ئەو گۆڕانکاری فسیۆلۆجیانەی کە باسم کرد ڕەهەندی سێم ڕەفتاری ئێمەیە ئێ باش ئەوە هاو جنێوی پیای ئەوە من کە زانیم جنێ و ئینفعالم کرد و عەسەبی بووم سوور بوومەتەوانە چی ئیسیجابەمە بێ وەڵام دانەوەم چیە بێ بۆ ئەو کابرا کە پێوتم چاوچی چۆن جنێوم پێە سوکاتیم پێکە لێرەیە ئەمەیە کە ئێمە چۆن کۆنتڕۆلی بکەین بەڕێزان هەیە کەلەکەی حازرە یەکسەر پیایە هەیە چەقۆیەکەیکا بە ورجە هەیە بەردێ بە ناوچەوانیایە اینجا بۆ معلوماتات زۆر جار مناڵێک کە لە خێزانێکی ڕۆشنبیر پەروەردە بوو بێت لەگەڵ مناڵێکی ترە کە لە خێزانێکی ئیهمال و باوکی توندوتی ژەوگەڕێکێکی شعبیە دائیمەن مناڵە موسەقەفەکە زەرەرێتی
چونکە فێر بووە مناقەشە و گفتوگۆ بکە مناڵی گەڕەکە شعبیەکەش هەر فێر بووە کەلەکەی حازرە و شەقەکەی حازرە و بۆکسەکەی حازرە و نازانام شتەکەی حازرە بۆیە یەکسەر زەربەی خۆی لێیە. ئەمە هیچێکە لە چشکانمان بۆیە کاڵێ نەبێ لەو گەڕەکانش لە هەموو شوێنەگە بێ پەروەردە خۆ ناتوانم من مناڵی خۆم بە شێوەیە پەروەردە بکەم هەر مناقەشە و گفتوگۆ بکات و مناڵەکەی تریش بکەوێتە گیانی ئەبێ ئەمە لە هەموو خێزانێکا بێ ئێماڵین ڕاگەیانەکان ڕۆڵیان هەیە قوتابخانە و خوێندنگا کۆڕ و کۆبوونەوەی دایک و باو ئەمانە بوو ئەوەی بتوانین شێوازی تووڕەبوونەکەمان. تۆ لەگەڵ دراوسەیەک تا بۆ نمونە مزەخەیەکی لە ئاوەکەوە خاستە ئێستا کە بێئاویە و ئەم ساڵ وشکە ساڵیە من زۆر ناسیا و برادرم ێڵە وڵی دراوسەکەم هەموو ڕۆژێ نازانم عەسەبی بووم ئەچێ مزەخەی لێ ئاو بۆ من نایڵم کاکە بیکوژێنەرەوانێڵی من نایکوژێنمەوە لێرە چی بکەینەوە تۆ تووڕەبووی تۆ عەسەبی بووی مەسەن هیچێ لەوانە گفتوگۆ و مناقەشەیە زۆر جار مشکیلەکانمان بە حیوار و مناقەشە کە تێگەی باوکە جان ئێمە دراوسەی یەکترین بۆ خاتری خوا جاری وایە دایک و باوکمان لێمان قوێ فریامان ناکەوێت لە گەڕەکێکی دوورە ئێمە دراوسەکە فریا یەکتریەکەوین جاری وایە دراوسێ وەکو خوشک و براوان چینە تا دوایی ئەم قسانی لەگەڵاکەم گەشتمە نەتیجە مناقەشەی تری لەگەڵاکەم نەبوو دراوسەیەکمانێ هەستەکەم کەسێکی محتەرەمە و ئەم کەسە جۆی لێگرێ بەوەڵە مەڵم کاکە جانتخوا کاک حاجی کاک محەممە و فلان کەس مامۆساجان قسە لەگەڵ فلان کەس کە بە ئەو مزاخە بەو شێوەیە کەسی دووەمی لا ڕاست فێرم سێ چوارێکی تر ئەکید زۆربەی مشکلەکان بەمانە حەلە بێت ئەگەر هەر کەڵەگاییشی کرد وتی وەڵاهی من هەر وایە و چیەکەی بیکە ئێخۆ منی دەڵێ هەتا مقاش مابێ دەستی خۆ مەسووتێنە هەتا دەستکێشە بێ دەستی خۆ مەسووتێنە خۆمیش ناچم دەستکەمە یەخەی دابەزمە ئەو مستەوە نزمەی ئەو بۆیە مەجبورم ئەچم شکاتەکەم بۆ نمونە ڕێ قانونی هەیە یاسایی شکاتەکەم بە خزم و کەسی شێڵم بە باوش کەواتە ئەمانە شێوازەکانە ئەشتوانم منیش وەکو ئەو عەسەبی و تووڕەبم و بچمە سەری و بکەوینە کوتانی یەکتری و شوێنی یەکتری بشکێنین و خەڵک کوێتە نێوانمانەوە و دوایی بچین بۆ مەرکەز شۆتە و لە ئاخیریشە هەرەبێ ئاشبینەوە هەرەوە نەتیجەکەی دی خۆ زۆر عەشرەت هەیە دە کەسیان لە یەکتری کوشتووە هەر هەبی کوشتن بەردەوام بێ نابێت بۆیە شێوازی تووڕەبوونەکە چۆنە تۆ مناڵەکە و مڕاهقەکە و تووڕابێ تۆ لێی تووڕابی یەکسەر زلەیەکی لێ ئەیە کە ئەمە غەڵەتە یا دانیشی گفتوگۆ مناقەشەی لەگەڵاکەی یا ژوورەکەی بۆ بەجێڵی یا مەسەلەن قسەی لەگەڵ ناکەی یا هەتا دوای زۆر شێوازمان هەیە کەواتە دەکرێ ڕەفتارەکانمان بەشی سێمی پێکاتەی هەڵچوونەکانمان ئەو ڕەفتارەیە پەنابەرین بۆ ڕەفتارێکی گونجاو نەک هەر کوشتن و بڕین و سیلاحەکە حازر بێ و تەقەی لێ بکەیت لە زۆر جارامانی لەسەر ترافیک لایتێکە کوژرێن لەسەر فول لایتێک ئەو جۆرە ئینسانانن کە ناتوانن بە شێوەیەکی چۆنەڵی سەردەمیانەیە بە شێوەیەکی دروست بە شێوەیەکی مۆدێرن گزارش لە تووڕەبوونەکەیان بکەن هەر سیلاحەکەی دەرێنێ و تەواو ئەمە پەروەردە سەقەتەکەیەتی یا لەسەر کۆتر هەڵڵانێکە وە خۆتان نەزانن چەند حاڵەتی وا بووە ئەو ڕۆژە نازام بزنێت چۆتە ناو گەنم و جۆی یەکێک ترەوە ئەی باشە بەڕێزەکە من بزنە چەنگی خوارد خۆ 10 کیلۆ خواردوە 10 کیلۆگە بای چەنگە لە بازارە فەردەیەکی خوارد فەردەکەمی 10,000 ناکە یاکرێ قەت لێ بکەی لەسەر 10,000 یعنی ئەمە بیرکردنەوەکانە بەڕێزان خۆی لە کاتی هەڵچوونەکانە ناتوانانی ئاوا بیر بکەیتەوانە زانایەکەی ناوی بێکە طبعا ئەمە مۆدێلێکی پێڵە مۆدێلی ABCDE ئەم مۆدێلە چییە؟ ئەڵێ زۆر جار ئێمە بە هەڵەیە چوین ئەڵێن جیهانی دەرەوە مەسەلەن ئەو کەسەی کە هات جنێوەکەی بە ئێمەیە ئەوە بۆتە هۆی تووڕەبوونمان نەخێر لێکدانەوەی ئێمە بۆ قسەکانی ئەو ئەبێتە هۆی تووڕەبوونمان نە قسەکانی ئەو بۆ نمونەیە چێتێ سام ژوورەوە لە خۆیەوانەیە جنێومان پێەیە قسە ئەکا شتێکمان تێگرێت ئەمە هەمومان دانیشتوین لەوانەیە دوانمان پەلاماریا بۆیە چیە دەویشتی هەڵەیە و شەقی تێڵا پەلاماریا بۆ چونکە لە ناو مێشکە لێکی یاوتی ئەمە هاتۆ سوکاتی بە من بکە ئەمە ئیهانە بە منەکە ئەمە من بە ئینسان نازانێ ئەمە خۆی بە عنتەرە زانێ ئەمە نازام چی ئەها لێکدانەوەکەی ئێمە بەڵام ئەم خوشکە بەڕێزە وا ناکات خۆ هەرو زەلامەیە بۆ هەردووکمان من تووڕەبووم و عەسەبیم چوون پەلامارمە بەڵام ئەم دانیشتۆ بێدەنگ ئەڵێ کاکەم کەسە احتیمالە سەرخۆش بێ ها لێکدانەوەمان تەفسیری ئێمە بۆیە دائیمەن تەفسیری پۆزەتیڤ ئەرێنی بۆ دیاردەکان دوورمان نەخاتەوە لە زۆر کارەسات ئەم خوشکە بەڕێزاڵم کابرای لەوانی سەرخۆش بێ مەعقولە ئەگەر ئینسانی طەبیعی بێ چۆن لە خۆیەوە جنێو بە ئێمایە عەقڵ قبوڵی ناکات کەواتە مە نەهێژین فعالیکان بیرکردنەوە دووەم لەوانەیە ئەمە ئێمە بە غەڵەت لە دەرەوە تیانگیان بێ ئێمە موامەرەی لەکەین و شتێکی لەکەین بۆیە وای کردووە لەوانەیە بە غەڵەت تێگەیشتە فەقیرە لەوانەیە هیچ شێ بێت تووشێ و کە ئەو نەخۆشیە بۆ پێڵەن شیزۆفرینیا
ئەها یەکێ لە شارەکان وتی من پێغەمبەرم و من وام و کەوتنە دارکاریکردنی ئەوە خۆی نەخۆشی شیزۆفرینیای هەیە. یەکێ لە نیشانەکانی شیزۆفرینیا تووشی ئەوهامە بی وەهم، یعنی فکری سەیرێتە نامێشتەوە. ئەڵێ و زەلامە هاتۆ بمکوژێ، یا من حەزرەتی عیسام، یا من محەمەی مەهدیم، یا من هیتلەرم. ئەم فکرەی بۆی دروستە بێ، مێشکیشی خۆی ناکە. ئەمە یەکێکە لە نیشانەکانی شیزۆفرینیا، ئەوە شتێکی عیلمیەوە لە تۆپی نەفسیا دەرکەوتەوە، هیچ کێشەمان نییە. بەڵام ئێمە لێی تێناگەین، ئەڵێ خۆی بە پێغەمبەر دەزانێ بینە تەفسیری دینی بۆکەین و ئیهان و سوکایەتی بەدین. ئەمە نەخۆشە، نابێ لێی بەی، ئەبێ یارمەتی بەی، بیبیتە نەخۆشخانە هاوکاری بکەیت. کەواتەم خوشکە بەڕێزە بۆ ئینفعالی نەکرد و تۆڕە نەبوو وەکو من، وەکو ئەم بەڕێزە. لەبەرە وتی لەوانەیەم زانیاری هەیە لەو معلوماتە، لەوانەیەم کەسە نەخۆشی شیزۆفرینیای هەبێ. شیزۆفرینیاش ئەوەی وەهمی لا دروستە بێڵێ لەوانەیە مە دانیشتن موامرە لەم نەکەن. چه زۆر جارەڵێ خێزانەکەم موامرەم لێکە، ژەهرم بۆ کاتە خواردنەوە ئەو هامە وەهم، یعنی ئەفکاری غەڵەتە. هەلوەسەشی لەگەڵا هەیە، هەلوەسەی لاقەی بە حەواسەکانمانە وەستەوەرەکان. یعنی لەو زەلامە ئەبینم بە چاو، ئێمە هیچ نابین بەزەوەی بینێ مێشک، تەبەن شتەکان غەڵەتە ڕوا لە مێشک تەفسیرێکە وەکو زەلام. یا لەو بۆنە ناخۆشە چیە، ئەو دەنگە ناخۆشە چیە. کەواتە سەیریکەن بەڕێزان، هەر ئەو زەلامە بوو جنێوی پێیاین. بەڵام من هەڵچووم و ئینفعالم کرد، ئەم خوشکە بەڕێزە ئینفعالی نەکرد. کەواتە ئەگەر ڕووداوەکەی جیهانی دەرەوە سەبەب بووە بۆ هەمومان ئینفعال بکەین، چ یەک ڕووداوە. بەڵام بۆ من ئینفعالم کرد و تووڕە بووم، ئەم تووڕە نەبوو، لەبەرەوەی من لێکدانەوەی غەڵەتم کرد. وتم ئەمە خۆی بە کەڵەگە ئازانێ، چۆن من بە پیاو نازانێ، نازانم چی، نازانم چی، ئەوە وای لێکردم تووڕە بم، ئەوە وای لێکردم چوون پەلاماری بم. بەڵام ئەم خوشکە بەڕێزە یا بەڕێزێکی تر لێەوە نا وتی ئەمە نەخۆشە، یا لەوانەیە ئاگای لە خۆی نەبێ، یا لەوانەیە بەغەڵەت تێگەیشتە بێ، یا لەوانەیە کێشەیەکی هەبێت ئینفعالێکی ڕقی چێکە گرتنی ئازابێ، یا جاری وا لە ترافیک لایتێ نمونەیەکی تر. ئێمە وەستاوین ئەوە سوورە. یەکێکە هەیە جا زۆر جار بەداخەوەندێک کەسەیە ڕێک خۆیەکە بەردەم تا بەس سەلامێکە دەستێک بەرزەکاتەوە وەزانێ بۆی چێکی خۆ ناچاری بێدەنگبی. خۆ بۆ ناوێت کاکە تۆ تعداو لە من کردووە، بەڵام یەتە بەردەمە سەرەکە و لەیەکدا هیوا هەیە چیەکە؟ ئەها سیارەکەی باتە پێشەوە بۆی پیا کێشێ بۆی نێتە بەردەمی. هیوا هەیە دوایەکەوەی لە کۆڵانێکە ئایگرێڵە تۆ پیاونی، تۆ غیرەتە نییە، چۆن هاتی واو کرد، تۆ قانون نازانی دەنگە دەنگ و کێشە دروستە بێ، ها تۆ ڕەبوو عەسەبی بوو. بەڵام یەکێکی تر ئەم برا بەڕێزە هیچ خۆی تێک نایڵێ کاکە دەوازی لێ بێنە، ئەرێ باشە ئەوە سەری خواردین تۆ بۆ ئینفعال ناکەی، بۆ تووڕە نەبی، کاکە بۆ تووڕە بم. چێڵێ ئەمە ئێستا کەسێکی عملیات ناکرێت و پێویستی بە خوێنە تەلەفۆنیان بۆ کردو بۆی بەپەلە بگاتە خەستەخانە، ئێبا ئەو چاکەی بۆ ئێمە بێ با کەسەکە نەمرێ، ئەها سەید تەفسیر لێکدانەوە کەکە. یا یەکترە لە وەڵڵاهی لەوانەیە مە سیاری باوکی دزیبێ، هێناوێتێ دەرەوە فەڕێکی پێ لێ باسا کاتی چوونەوەی باوکێتی ئەوێ باوکی پێی نەزانێ باو خێرە بۆ ئێمە بەقەیچەکە، ها لێکدانەوەکانە بەڕێزار. یا لەوانەیە مە کەسێکی دەمڕوتە هەرزەکارێکە من بۆ دابەز بە مستەوای ئەو. ئاخر بەڕێزانە بێ ئاگاتان لێ بێمە زۆر جار نابێ دابەزینە ئاستی کەسانی نزم. ئەو یەجنێوەیە و ڕفتارەکە ئاوا نۆرە بڕیم لێکە مانەوە بیرکردنەوەی سادەی هەیە، مانەوە کەسێکە زۆر شتێ نایزانێ من بۆ دابەزم ئاستا. جا بۆیەوە قسەیەکی بەڕێزان ئەڵێ قەت لەگەڵ ئینسانی بێعەقڵ دوو لە ڕووی ئێوە بینەران لەگەڵ ئینسانی کەرا مەکەوەرە پێش بڕشە. چونکە گەربی دۆڕێنە لە کەرێکی دۆڕاوە، ئەبی بە کەرێکی دۆڕاوە دوو لە ڕوویەوە، ئەگەر بیبیشێتەوە بیبی بە کەرێکی براوە، هەردوو لای زەرەرتە. من یەک نمونە لە ڕشتەی مرواریە بوو یا لە شوێنێکا خوێنمەوە بزەبت ئەگونجێ بۆ ئەم حاڵەتە باسی بکەین. نوێژی نیوەڕۆ بێت جەماعەتەوە خەڵک لە مزگەوت دێتە دەرەوە، وەڵا کابرایەکی ئەلم دوو لە ڕێوە بێعەقڵانە کە تێیەکی زل یا زەلامێک لەگەڵ هاوڕێکەیە بە یەک شەقی تێڵەیە. ئەوە نیەڵش خۆی بە شەلاتیە سەرسەریە نازام چی ناوانەیەوە هەبوو جارات. وەڵا کابراش کە سەیرەکە ئەڵێ من هیچ قسەم نەکردووە، هیچم نەکردو شەقێکی تێڵاو، ئێستا بڵێم بۆ واو کردو قسەیە بکەم دە شەقی ترم تێ هەڵەیە، ئێستا بەس هاوڕێکەم لە تەنیشتمەوە زانیتی. ئەگەر ئێستا قسە بکەم و جوابی بەم و وەزاتی خوا هەموو جەماعەتی مزگەوت ێزان حیا و شەرەف مەچێ بڵاوە بێتەوە لە گوندەکەیە و لە گەڕەکەکەمانە. بۆیە چییەکە ها عەقڵ بەکارێنێ بەڕێزان. بۆیە زۆر جار تۆ بێ پەنا بۆ عەقڵ بەری، خوا عەقڵێکی باش یاوینەتێ. یەکسەر دینارێکی جاران کە ئێستا هەزاری ئێستا دیناری شیاتێ. ڕەفیقەکەی تەعەجوبی لێ کابرای تر کە تەیزل لە ڕاو بەجێڵێ. ڕەفیقەکەی تەعەجوبی لێ ئەڵێ بابە لە جاتی دیفاع لە خۆ بکەیت و پەلامارە با و شەقێکی تێڵایە تۆ چووی دینارێکە داوتی لێی گەڕێ. تۆ ئێستا زانی من هیچ قسەم نەکردوم شەقێکی تێڵاوم، ئەمە خۆی شەڕ فرۆشە، ئەمە بە دوای بەڵایە ئەگەڕێ. من بۆ ڕیشی خۆم خەمە دەسی ئەمە. هیچ قسەم نەکردووە، ئێستا قسە بکەم و بڵێ وا بکەی هەزار شەقی ترم تێڵەیە. خۆش زانیمە کە تەوزلە بەخوا من بەم ناوێرمەوانم هەر زەرەرمە. ئەڕۆن
کابرای بێعەقڵی لەسەر بێعەقڵی خۆی بەردەوامە بێت تەواو ئالێدا کە ئەمە بۆش بوو تۆ هەر تووشی کارەساتە بێ وەڵاڵێ من لەم کابرا بچووکەم هەڵە هەزاری دینارێکی یامێ شەر بێ نوێژی جەماعەتی ئێوارەوەی هاتنە دەرەوە کامەی کە تەوزی لە تێ هێڵەمەکی پێنجناریەک مەیاتێ وڵا چاوەڕێکە بۆ ئێوارە خەڵک لە مزگەوت هێ دەرەوە ئەگەڕێ کامیان کە تەوزل و چوارشانەیە چێ یەک شەقی تێڵەیە بۆ لیوایکی عسکەری متەقاعد دەرناچێت دەمانچەکەی دەرێنێ سیانی بێنێ تەختی عەرزەکەوتی ئەها چۆن لۆکتەمایکی و خۆی بۆ پیا بوو هەموو زاڵمێ زەواڵی هەیە اینجا بەڕێزان زۆر جار تۆ ڕوبەڕووی کێشە ئەبیتەوە ئەبێ خۆتی لێ دەرباسکەی ناکرێ هەموو ڕۆژێ تۆ جایسام ڕۆژگارە زەحمەت بووە بەڕێزان خەڵکی تر لەلایانی ئابوووریەوانێ لەلایانی سیاسیەوە لەلایانی کۆمەڵایەتیەوە پێداویستیەکانی ژیان زۆر بوو هەمووی ئەکوڵین اینجا ئەگەر تۆ هەر شتێک شتی کرد و ئینفعالێک کرد و تو ڕەبووی عەسەبی بیژیان دەبێت بە دۆزەخ کاکە تۆ لەبێ هەر شەڕ بکەیت و بە ڕێگەی مرگە شۆرتە و یا خەڵک بکوێتە بینتانەوە و یا دراوسێ بێ سەڵەکە ئەوە بە کەڵک نایەت بۆیە ئینسانی عاقڵەوەی خۆی لە بەڵا بە دوورە لێکدانەوەی پۆزەتیڤ بۆ شتەکانەکە لی گەڕێکاکە کەسێکی وایە گوێی مێرە بە هەزار جنێوە بە مادەم بەوە مرتاحە بێگەدنی ئازابێ خۆ کەس بە جنێویشی لێنا مادەم مستەوای وانزم بێ خۆ من دانا بەزمە ئاسیە و قابلە میژە بێ وەکو جنێو بم جاکەواتە من فەرقم چێ لەگەڵەوە هیچ فەرقێکمان نامێنێت کۆمەڵێ بۆچوونی غەڵەت هەیە بەڕێزان دەربارەی تووڕەبوون لە ناو مێشکمانە هەیە یەکێ لەوانە ئەڵێن تووڕەبوون بۆ ماوەییە ویراسیە کەس لێو بڕوای بەوە هەیە تووڕەبوون و ویراسی بێ بۆ ماوە بجۆزرێتەوە لە ڕێگەی جیناتەوەکو باڵا و ڕەنگی چاو کەس لێو بڕوای بەوە هەیە بەڵێ بەڕێزە بڕوا پێ هەیە بەڕێزان بە هیچ شێوەیەک تووڕەبوون بە بۆ ماوە ناگۆزرێتەوە جیناتێک نییە ببێتە هۆی تووڕەبوون بەڵام شتێکمان هەیە هەندێک کەسێ جیهازی عەسەبیەکە یعنی مێشکی کۆ ئەندامی دەماری حەساسە هەستیارە بە بچووکترین شت ئینفعالەکە جیهازەکەی وایە ئێستا ئەگەر بچین بۆ یەکێ لە نەخۆشخانەکانی مناڵ بوون 50 مناڵ لە دایک بووە سەیرەکەی نیوەیان بێدەنگ هەر خەوتووە بێدەنگ هیچ حرەکە و شت ناکات هەندێک تریشیان هەر عەسەبی و ئۆگیریا هەر لە مناڵی و دیارە دوای لە دایک بوون جیهازی عەسەبیەکەی هەستیارە هیوایە بە بچووکترین شت تووڕابێ لەگە سێبەری خوا شەڕەکە ئەوە جیهازی عەسەبیەکەی حەساسە نەک لە دایک و باوکەوە بۆی نەقڵ بوو بێ هیواشەی بە کوتەک بە بەسەریا قسە ناکە ئەو دنیاە وێران ببێ قسە ناکات ئەمەش جیهازی عەسەبیەکەی وایە خۆ نە ئەوەیان باشە نە ئەوەشیان باشە کەواتە تووڕەبوون بۆ ماوەیی نییە یعنی ئەگەر یەکێ باوشی عەسەبی و تووڕە بێ مناڵەکەشی عەسەبی و تووڕە دەرەچێت بۆ تووڕە لەبەرەوەی لە بە ڕێگەی جیناتەوە بۆی گوێزراوەتەوە بەڵام لەوانەیە ئەو برا بەڕێزەکەوە ئەڵێ لەوانەیە خبرە و شارەزایی هەبێ معلوماتی لابێ هەندێک باوکو و دایک عایلە تووڕە مناڵەکانیشان تووڕەیە ڕاستە ئەوە هەیە بەڵامەوە لە ڕێگەی جیناتەوە بووی نەگوێزراوەتەوە ئەم باوکە هەر تووڕە و عەسەبی بووە لە مناڵەکەی یاوە جنێی پیاوە ئەم مناڵەش فێر بووە لەوە لاسایی یەکاتەوە کەواتە لاسایی یەکاتەوە فێر بووە بۆ ماوە نییە تەمەن تۆ لە ماڵەوە لە مناڵەکەەوە بە تێی هەڵە بە تۆ ناوێرێتەوە ئەچێتە ژوورەکەی ئەو دی و مناڵێ خوشکێ برایەکی بچووکی هەیە بیانوشی بۆ دێزێت تێر و پڕیتی هەڵەیە ئەگە تۆ لێونە و ناچوو لە خوشک و برا بچووکەکەی بە یاگەر خوشک و برای بچووکی نەبێ ئەچێتە کۆڵا مناڵی دراوسەیەگرێت تێر و پڕیتی هەڵەیە کەواتە لێدانەکەی من بووە هۆی ئەوە کەواتە زۆر جار بەڵێ دایک و باوکی شەڕانی تونند و تیژ دیکتاتۆر عەسەبی مناڵەکانیشیان عەسەبیە بێ بەڵام لەبەرەوە نییە بە بۆ ماوە بۆی گوێزراوەتەوە نەخێر لەبەرەوەیە لە ڕێگەی فێربوون و تەقلیدەوە هەندێک بۆچوونی تری غەڵەتی ئەڵێ وەڵا ئەو کەسانەی تووڕەبوو نەبێتە هۆی تونند و تیژی و شەڕخوازی ئێمە نمونەمان هێناوە نەخێر زۆر کەسەیە تووڕەژە بێ بەڵام تونند و تیژ و شەڕانی نییە وەکو وتم گلەییەکە مانەگرێ ژوورەکەی بۆ بەجێڵێ ئەتۆرێ شتێکی بۆ نووسێ شکاتی لێەکە مەرج نییە چونکە ئێمەی مرۆڤ لە توانامانە هەیە کۆنتڕۆڵی تووڕەبوونەکانمان بکەیت بە مەرجێک بیرکردنەوەی ئیجابی پۆزەتیڤ وەکو نموانانەی هێنامەوانێت دەربارەی دیار دەکە بکەین نەک هەر شتێ بوو یەکسەر بڵێن بەهۆی ئەوەوە توش بووین نەخێت زۆر جار لە ماڵەوە تۆ وەکو باوکێ وەکو دایکێ وەکو خوشێکی گەورە برایەکی گەورە نەسیحەتی خوشک و براکانت دەکەی مناڵەکان دەکەی قسەیان لەگەڵەکەی یەکێکیان بە ئامۆژگاری دانێ ئەوەی لە تەنیشتیەوە بە تەهدید و هەڕەشەی دانێ خۆ هەردوو مناڵیشن خۆ هەر یەک قسەشە کردووە بەڵام لێکدانەوەکانیان جیاوازەوە بەڕێزان کەواتە مەرج نییە هەر کەسێ عەسەبی بوو تووڕە بوو پەنا بۆ تونند و تیژی و شەڕانی بەدەن بەڕێزان زۆر جارە توانی مافەکانمان وەرگرین و لە هەمان کاتیشا شەڕانی نەبین بەداخەوە هەندێک کەسێوە زانێت لە بێ قووەی عەزەڵی بەکاربێنی مافی خۆ وەرگری کاکە زۆر ڕێگای
قانونی هەیە یاسایی هەیە ڕێگەی کۆمەڵایەتی توانی مافەکانیشی وەرگری و شەڕیش لەگەڵ کەس نەکەی بەداخەوە ئێمە لە مناڵیەوە فێر نەکراوین لێبوردە بین لێبوردەی یەکێکە لە خەسڵەتەکانی ئینسان خوا گەورە فەرمێ ئێوە لە زەوی ڕحم بە خەڵ یەکتری بکەن تامن لە ئاسمان ڕحمتان پێ بکەن ئێمە خۆمە ڕحم بە یەکتری ناکەن بەڕێزان وەزانێ گەریەکی قسەیەکی کرد ئیتر تەواوێ بیکوژینەوە کاکە لی ببوورە بیرە دەستخوا کەسانێکەیە نەزانن لی گەڕێ ناکرێت تۆ هەموو شتێ هەر شەڕانی و تونند و تیژ بێت شێوازەکانی گزارشکردن چیە بەڕێزان لە تووڕەبوون طبعا تووڕەبوون وەکو ڕاستەیەک وایە بەڕێزان ئاوا داینێ وەکو ڕاستەیەک ئەم سەری ئەو کەسانن کە زۆر عەسەبی و تووڕەن عنی بە بچووکترینشی تووڕابن هەرچیشیان پێ بڵێ تووڕابن ئەمە ئەم سەری ڕاستەکەیە ئەم سەری ئەوانن بە کوتک بە بەسەر یان مێش میوانیان نیە هیچ تووڕە نابن دنیا کاول بێ ئاگیان لێ نییە زۆرینەی خەڵکیش لە ناوە ڕاستایە یعنی مام ناوەندین لە تووڕەبوونا نە ئەوەیە وەکو ئەمانە عەسەبی و تووڕە بن و شەڕ و ئاژا و کێشە دروستکەن و زەرەر لە خەڵک بن و لە خۆیان بن نەوەکو ئەوانەشن بێدەنگ و دیفاع لە خۆشیان نەکەن و هیچ نەبێت تعبیرێ لە ناڕزایەکانی دەرەوەڵێن نە اینجا هەردوو ئەم سەر و ئەو سەری ڕاستەکە غەڵەتە بەڕێزان ئەوانە کێشە دروستەکەن یەکەم و کەسانەی کە زۆر عەسەبین و تووڕەن بەردەوام ئەمانە دائیمەن تووشی کارەساتە بن یا خەڵکە کوژن یا خۆیان نەکوژن یا ژن تەلاقەیان یا مناڵیان معوەقەکەن یا سەدان کێشە بۆ خۆیان دروستەکەن یا لە ئیش دەرەکرێن یا چیە تا دوای بۆیە ئەمانەیە ئەبێ ڕاهێنانیان بکرێت فێر بکرێن کە بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی دروست گزارش تعبیر لە هەڵچوونەکانیان بکەن ئەوانەی کە تووڕەژ نابن و تعبیری لێ ناکەنەر خەتەرە لە لانی دەرونیە بەڕێزان چونکە ئەو کەسانە خۆیانەکەن بە مامەخەمە هەموو شتەکان لە ناو ئەهێڵنەوە اینجا خەتەرترین شتیژەوەی و کەسانی کە تعبیر گزارش لە ئینفعالات وەڵچوونەکانی و ناڕزاییەکان و تووڕەبوونەکانی نەکا پاش ماوەیە تووشی کۆمەڵی نەخۆشیە پێڵێن نەخۆشی سایکۆسۆماتی قورحەی مەعیدەیە قورحەی دوانزەگرەیە ئازاری پشتە ماسوولکەکان نەژادن سەرە جەڵتەیە چیە تا دوای ئەمان نەخۆشی سایکۆسۆماتیە سایکۆ ینی نەفسی سۆماتی ینی جسمی ینی سەبەبەکەی ڤایرۆس و بەکتریاوانە نییە سەبەبەکەی خەم و خەفەتە لە ناو کۆی کردوێتەوە بەڵام تووڕەبوون شتێکی زۆر باشە بە ڕێژەی گونجاو بۆ فرێدانی ئەم شتانەی لە ناوە بێزاری کردووی ناڕەزایەکانە بەڵام زۆری نەش ئەبێ ئێمە ئەوە بین کە باسمان کرد بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی ئینسانیانە گزارش لە هەڵچوونەکانمان بکەین و نەبێتە هۆی ئەوە بەکوداواری خۆماڵ نەشی سوودێ نەکەباب ئەمە بەڕێزان بەشی یەکەمی بەرنامەکەیە کە ئێمە باسی تووڕەبوون و نیشانەکانی هۆکارەکانی و هەتا دوای کردمان بەڵام ئێمە ناوبڕێک وەرەگرین دوای ئەوە یینەوە خزمەتی ئێوە بۆ ئەوەی ئەو پرسیارانەی کە هەتانە ئاڕاستەمانیانەکەن دەمە تەقێ و گفتوگوۆیە دروست دەکەین بۆی زیاتر بابەتەکە دەوڵەمەندکەین ئەو بینەر و بیسەرە بە ڕێزانەی کە سیرمانەکەن بۆی زیاتر ئیسفادە بکەن و ئەوانەی مامەخەمن بۆەوەی تعبیل لە ناخیان بکەن و ئەوانەی هەر تووڕە و عەسەبین بۆ ئەوەی تۆزێ کۆنتترۆلی خۆیان بکەن بۆ ئەوەی بەختەوەری بۆ خۆمان و بە خێزانەکانمان یعنی عەلەقەل دەستەبەر بکەین لە خێزانی لە کۆمەڵگایەکە بژین بۆ ئەوەی نەبێتە مای شەڕ و کارەسات و نەهامەتی و دوژمنایەتی لە نێوانمان پاش کەمێکتر دێنەوە خزمەتتان بەڕێزان دووبارە سڵاو ئێستا بەشی دووەمی بەرنامەکە لەگەڵ ئەم میوانە ئازیز و خۆشەویستانەی لێرە لەگەڵمانە نەکەوینە گفتوگۆ و بابزانین پرسیاریان هەیە مداخەلەیەکیان هەیە ئەتوانین پێکەوە زیاتر بابەکەت دەوڵەمەندکەین با لە کاکێڤارەوە دەست پێکەین کاکێڤار گیان فەرموو دەستخۆشی بەرنامەکە یەکەم زۆر سپاس من پرسیارێکمە بۆ ئایا تووڕەبوون هیچ پەیوەندیەکی هەیە بەوەی کە چاولێکەری بێت بۆ نمونە من باوکم لە ماڵەوەیە زۆر تووڕەیە ئایا کاریگەری لەسەر منە بێت یان لەسەر براکانم زۆر سپاس کاکێڤار بێگومان لە 100 ئێوە سەیریکەن مناڵێکی ئەگەر بڵێم 6 مانگ 7 مانگ بڕۆ بۆ ساڵێک تۆ زمان دەربێنەوی زمانە دەرێنێ تفکە ئەویش تفەکە بڕۆ 2 ساڵ 3 ساڵ وە کەواتە ئێمە جۆرێک لە فێربوونمان هەیە پێڵێن فێربوون بە لاساییکردنەوە لە ڕێگەی تەقلیدەوە ئێستا زۆر جارەڵێت تۆ بەس مناڵێک با قسە بکە با ڕەفتار بکە لە ڕێگەی ڕەفتارەکەی و ئەزانم لە چ خێزانێکەوە هاتووە چونکە ئەو باوکو و دایکانەی تونند و تیژ بن جنێ و فرۆش بن دەمیان پیس بێ وشەی ناشین بەکاربێ مناڵەکانیشان وان ئەو دایک و باوکانەی گفتوگۆ بکەن مناقەشە بکەن ڕێزی مناڵەکانیان بگرن گوێیان لێ بگرن مناڵەکانیان وەکو دایک و باوکیانە بن لە 100 هەیە ینی کاتێ باوکێک تووڕە و عەسەبی بەردەوام مناڵەکانیان تووڕە و عەسەبین
ئەوە زۆر بۆیە ئێمە من سوپاس کاکێڤار بۆ داوا لە هەموو دایک و باوکێکەکەین ئەگەر تووڕەژە بن عەسەبیشە بن لە بەردەمی مناڵەکانن تووڕە و عەسەبی نەبن چونکە مناڵەکانن لاساییانەکەن و لەوانە فێرە بن ئێستا زۆر جار مناڵەکان باوکی چۆن نانخواوی جوانان نەخوا یعنی مناڵی 3 ساڵانە کچێکە 2 ساڵە لەوانەیەم خوشکە بە ڕێزانە ئەو بینێدە بە ڕێزانە نمونەیان لابێ یعنی دایکەکە مکیاجەکە مناڵەکەی 2 ساڵە 3 ساڵێش مکیاجەکە عینە نەو لاسایی کاتەوە واللهی جنێو با جنێوە تفکات دەم و چاوی چی ئەەکەی لاسایی دەکاتەوە بۆیە تا ئێمە نمونەی جوان بین لە بەردەمی مناڵەکانمان ئەوەندە ڕفتاریان جوانە بێ کاوار دکتۆر جان سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر کەسەیە بە هەموو شتێک تووڕە بێ بەڵام هەندێک کەس هەتا شتەکە کاری لێ نەکە تووڕە نابێ ڕاستە فەرموو دانیشا من باسم کردن ئەوە هەندێک عیلاقەی بە چیەوە هەیە عیلاقەی بە بۆ ماوە هەیە بۆ ماوە نەک لە دایک و باوکەوە جینادۆک و باسم کرد جیهازی عەسەبیەکەی ئەها جاران هەندێک تەلەڤیزۆن هەبوو هەندێک شت هەبوو جاری وا هەندل لێاش هەتا ئیشێ کرد بەڵام ئێستا هیوای دەهاتوە لەم ساعت چەپڵەیەک لێ شتێگەی بۆ خۆی لە دوورەوانێ ئیشەکات حساسە مێشکی ئینسانی جوایە هەندێک کەسێ جیهازی عەسەبیەکەی حساسە بە بچووکترین شت ئینفعالەکە و عەسەبیە بێ لە دەسەڵاتی خۆیانێ بەس ئەتوانێت پەروەردە کەمی کاتەوە ئەوە یەکێک لە هۆکارەکانەوەیە یەکتر لە هۆکارەکانەوەی لەوانەیە جۆری پەروەردەکەی وایە ئێستا کاک هێڤار پرسیارێکی کردوتی لە ڕێگەی لاسایکردنەوە من ئەگەر باوکێ بم بە بچووکترین تووڕە بم عەسەبی بم پەلاماری مناڵەکانم بن یەکسەر تەفسیری خراپ بۆ شتەکان بکەم ئەکید مناڵەکەشم وەکو من دەرەچێت بەڵام ئەوەی دووەمیان لەوانەی لە خێزانێکەوە هاتۆ جەنابێ یەکسەر ئینفعال ناکەی یە مناڵەکە شتەکانی بۆ ڕوونەکەیتەوە ئامۆژگاریەکەی زانیاری ئەیتێ گوێی لێ ئەگری بۆیە کاتێکی ئەیتێ پێشەوەی تۆ تووڕەبی و عەسەبی بی ئەکید مناڵەکەش سبێنێ مامەڵە لەگەڵ هەر کەسێکاکە بەم شێوە یەکسەر تووڕە نابێ و عەسەبی نابێ کەواتە یەک پەیوەندی بە جۆری جیهازی عەسەبیەکەمانەوەی مێشکمان تا چەند هەستیارە و تا چەند هەستیار نییە دووەمیش جۆری پەروەردەی خێزانیە چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانمانەکەین ئەرە وڵا هەندێک کەسەیە خاستەنە و کەسانی بڕوایان بە خۆیان نییە ئەو کەسانی لە خێزانێک پەروەردە بن دایمەن تونند و تیژن لێیانێن بە بچووکترین شت وەزانێ ئیهانەی سوکایەتێ تو ئێستا لە کامێرەی شاراوە سەیرە کردووە بزانە کاوار کامێرەی شارە و لە وڵاتان ئێمە ئەو کەسەی بەرنامەی کامێرەی شاراوەکە بە دەگمەنە بە سەلامەت دەرچوومی لیانیان خواردوتی ئەڵانیان خواردەوە چونکە ئەوەی ئیهان و سوکایەتیمان پێکراوە چەند جاڵە با بە کامێرەی شاراوی زیاتر تێ هەڵەیە چیتە مەطعمێکەوانێ ئێمەی شەرقی کە لە مەطعمایکی خواردنەکەمان لێ بسەنگە جار یەکەم تۆزێت تەحملەکە دوای قاپەکەین بەسەر و چاوێ دەو ئەجنەبیانە ببینە خواردنەکەی لێ لە بەردەمەسەی وا ئەکاوە ئاکاو هەر زۆر عەسەبی بڵێم دەمە ئەعسابی ساردا هەر سەیرێکاویش قسە ناکە ئەوە لێکدانە و پۆزەتیڤەکەی بۆ کاڵم باشم خواردنی بۆ لە بەردەمی من لابرد تۆ بڵێ نەخۆش نەبێت تۆ بڵێ برسی نەبێت تۆ بڵێ ئەمە سەرخۆش نەبێت تۆ بڵێ ئەمە تۆ بڵێ تەفسیری لێکدانی پۆزیتیڤ بۆ لا ئێمە یەکسەر بە ئیهان و سوکایەتی دانین لەبەرەوە کەلتور دەورە بینێت بڕۆ زۆر وڵاتانی تر هەیە ئەمە عەساب و دەماریان ساردە بە ئاسانی انفعال ناکەن هەڵ ناچن بەڵام لا ئێمە وەکو فیشەکە شێتوان لەسەر بچووکترینشی پەلاماری یەکترین شێوازی پەروەردەکەمان غەڵەتە نمونە و قودوەکانمان دایک و باوک و مامۆسا و گەورەکانمان غەڵەتین ئینفعالەکەین و عەسەبیە بین ئێمەش لە ظروفێکا ژیاوی ناحەقیمان مەگرن هەر لە شەڕ و کارەسات و نەهامەتیە بوو هەر زوڵممان لێکراوە قانون نییە بەسەر هەمومانە تەطبیق هەست بە زوڵمەکەن بە ناحەقیەکەین بووی ئەو ڕەتفعلانەمانەیە ئەڵێن قانونی چی یاسای چی کەس حەقمە بۆ ناسێنێ پەنا بۆ عەزەڵات و ماسوولەکانی خۆمان بەڵام لە وڵاتان نەخێر یاسا هەیە بۆیە پەنا بۆ یاسا بە ئەمە هەمووی ڕۆڵی هەیە لەوەی کە ئێمە چۆن وەڵامدانەوەمان بۆ چواردەورەکە هەبێت زۆر سوپاس کاکاوە ڕێزان خان خواگەر مایکەکەی بیتیا بوورە فەرموو ڕێزان خان دەست خۆش بێ دکتۆرگیان دکتۆر تووڕەبوونی تەمەنی هەرزەکاریە ها ئێستا عادەتەن گەنجەکان لە قۆناغی هەرزەکاریە بەڵێ زۆر عەسەبین بەڵێ بەڵێ مەرجە ئەو تووڕەبوونە یعنی درێژە بکێشێ لەگەڵ گەورەبوونیان ینی مەرجە بڵێ نەتوانین بڵێن مەرجە لە لای هەموو هەرزەکارێک دەرکەوێ مەرجە هەبێ و ئەگەر هەبێت یا درێژە بکێشێت بەڵێ ڕێزان خان طبعا قۆناغی هەرزەکاری یەکێکە لەو قۆناغانەی ناسکترین و هەستیارترین قۆناغی ژیان ئینسانە چونکە نە مناڵەکەی جارانە نە گەورەیە بە جیسم وەکو ئێمە وایە بەس بە عەقڵ مناڵە اینجا نە مناڵەکان یاری لەگەڵاکەن تۆ کە تۆ زلوی لاش و ڕەفیقی یەمەنی نە ئێمە زەڵێن یەخوا بە خێر بووی بە پیاوە وەرە بۆیە لەو بینەیە بەستە زمانە قاچێکی لە عالەمی مناڵی و قاچێکی لە عالەمی گەورەیە ناسنامەی نییە ئەڵێن وەکو وەرەقەیەک وایە بای هێنێ و ئەیبا بۆیە بە بچووکترین شتیژین فعالەکە
هێشتا نازج نییە جسمێکی گەورە عقلێکی بچووکێکا ئەی با بەڕێوە بۆیە زۆر طبیعیە ئەبێ ئێمەی دایک و باوک مامۆسا ئاگادار بین زۆربەی هەرزەکارەکانمان شت دائیمەن ئەشیانەوەی شتەکان عیاری 24 بێ هەمووی بەدڵی ئەوان بێ جا زۆر جا ڕخنە زۆرەگرن لە قۆناغ هێرزەکاریە زۆر دایک و باوکە ئەڵێ مە مناڵەکەم بێ ئەدە بەڵێ باوکە تۆ نانەخۆی مڵچەکەی وەڵامەکەی قەنەفێ من میوان ناهێن مەمەکەی خانووەمەکەی خواردنە لێتان نا زۆر طبیعیە بێنی قبولکەین تەواو ئەوە لە مەرحەلەیەکە وردەوە دە بە دوای ناسنامە و هەوی خۆیان گەڕێ بەڵام بۆ ئەوەی تقریبەن زاناکان ناڵێن ناتوان بڵێن هەموو مڕاهقێک ئێستا هەندێک زانا هەیە وەکو ستانلی هۆل و وەکو فڕۆید ئەڵێ ئەبێ هەموو مڕاهقی بە منفعالاتانەیە بڕوە چونکە عیلاقەی بە گۆڕانکاری لە جسمیا هەیە غەریزەی جنسی گەشەکات گۆڕانکاری لە دەموچایە بێتێ بەڵام هەندێک زانای ترڵێن مەرج نییە عیلاقەی بە کەلتورەکەیەوە هەیە مثلا هەندێک قبیلە هەیە بۆ نمونە قبیلەی ئارابش باحیسێکی ئەنترۆپۆلۆژی ناوی مارگریت میتە چۆ بۆ جنوبی ئەفریقا لەوێ لە غینیای نوێ عەفو سێ قبیلە چووە لە قبیلەیەکیان تشامبولی سەیری کردو هەمووی عودوانی شەڕانین چونکە لەبەروی توندوتیژن دایک و باوک لە مناڵەکان مڕاهقیان هەمووی عودوانی هەمووی شەڕانیە بەڵام لە قبیلەی دووەم ئارابش مڕاهقەکانن هەمووی مسالم و بڵێن ئاشتی خوازن شەڕانی توندوتیژنی لەبەرەوەی دایک و باوکیان لیان نیان توندوتیژی لەبەرەوە کەلتور و کۆمەڵگا هەمووی دەورە بینی و کوی باسیشمان کرد جیازی عەسەبیەکە بەڵام بەردەوام نابێت نەخێر ئەگەر بێت و مامەڵەی دروستی لەگەڵا بکەیت لە قۆناغی هەرزەکاری تێبگەیت و مامەڵەی دروستی لەگەڵا بکەیت بەڵام ئەگەر بێت و مامەڵەی دروستی لەگەڵا نەکەی وەڵا نەک مڕاهق بێ 70 ساڵیش بێ هەر وەکو مڕاهق ڕەفتارەکە شتێکمانی پێ لە مڕاهقەی دواکەوتوو متأخر یعنی زەلامێکە 70 ساڵە 6 ساڵە بە عمر بەڵام بە ڕەفتار مڕاهقە ڕەفتار و هەڵسوکارەکانی لەبەرەوە ئەگەر ژینگەکە لەبار نەبێ و نەعەدالەتی هەبێ و زوڵم و ستەم هەبێ و ئەم کەسە هەست بە ئاسایش و دڵنیایی نەکا و ڕێزی نەگریت و خۆشەویستی نەیتێ و بوونی نەبێ و هەست بەکەین کە بێگومان بەردەوامە بێ لەگەڵێ زۆر سپاس میرانداخان دکتۆر لە کاتی تووڕەبوونە ئەما بێتە هۆکاری لە کارکەوتنی عەقڵ لە کاتی تووڕەبوونە ئەبێتە هۆکاری لە کارکەوتنی عەقڵ زۆر سپاس هەرە و پرسیارەکە فەرمودانیشان بێگومان میرانداخان من باسم کرد وتم مێشکی ئێمە هەندێک بەشی بەرپرسە لە بیرکردنەوەی سا بەشی پێشەوەمان ئێرە ئەمە بەرپرسە لە بیرکردنەوەی منطقی یعنی ئەوەی ئێمە کە لە ئاژەڵ جیاکاتەوە پەردەی مێشکمانە بەشی سەرەوەیە ئەوەکو سەرتوێژی ماست وایە ئاژەڵەوەی نییە بۆیە ئەو پرۆسە منطقی عەقڵی و داهێنان و شتانێ و عەقڵی ئینسان هەیەی لەبەرەوەی ئەو پەردەی مێشکەمان هەیە اینجا کاتێک کە ئینسان ئینفعالەکە ناوەڕاستی مێشک هەڵەچێت ئەو بەشانە مەسوولە لە ئینفعالات ناوەڕاستی مێشک کاتێک کە تۆ ئینفعالێک کرد ینی تووڕە بووی عەسەبی بووی غیرە شەرم بڕوا بە هەموو شتێ شتانە ئەو پرۆسە عەقڵیانە هەمووی ئەکوژێتەوە بە نمونە ئەها لە کاتی تووڕەبوونە جاری وایە غەڵەتی وا ئەکەین دوای لێ پەشیمانە بینەوە ئەها لە کاتی تووڕەبوونە جاری وا ڕەفتاری وا ناشیری نەکەین دوای ئەڵێن ئێمە ئەوەمان کردووە بۆ لەبەرەوەی ئێمە لە کاتی تووڕەبوونە واعی وشیار نین تا پرۆسە عەقڵیەکانمان ئیشکە ئەکوژێتەوە بێدەنگە بێ لەبەرەوە بێگومان عیلاقەیەکی عەکسی لە 100% هەیە یعنی تا ئینفعال بکەی ئەو عەقڵیەتە خوارەوانێ تا تووڕە بین ئەوەندە پرۆسە عەقڵیەکان نزمە بێتەوە و کێشە و کارەساتمان بۆ دروستە بێت کاک ڕێکەوت دکتۆریان نەخۆشیەکەت باس کرد و ئەزان نەخۆشە دەرونیەکان بوو شیزۆفرینیا ئەو نەخۆشی عەقلیە نەک دەرونی مثلا خەمۆکی و دڵە ڕاوچەوانە ئەنجا بۆ معلوماتی جەناب وەزعێکی تەندروستی زۆر ناڕێکی بەسرم هێنا بەڵێ کە ئێستا هۆکارەکەی دەستم لە کار کەوتەوە بەڵێ سەلامەت ئیتر بەڵام لە دوای هەڵسانەوەم دوای تقریبان مانگێک و 9 ڕۆژ بێهۆشی هەڵسانەوەم ئێستا هەستەکەم تووڕەبوونم بەدەست خۆم نییە ینی بە چی تووشی و نەخۆشە بووی کەوتنێک بوو بەسرم هات بەڵێ ینی بڵین بەوەی خەمێ شتێکەوە توشم بوو ئیتر وای لێم کرد اینجا ئێستا لە دوای ئەو نەخۆشیەت و یا ئەو لە کارکەوتنی دەسە عەسەبی و تووڕە بووی هەر زۆر وێرانم ینی ئەوەنە خراپم کە ماڵۆش هەستەکەم باشە قبولکردن لیان کاک ڕێکەوت دوای ئەوە بیر لە خۆ ناکەیتەوە بڵێ من دەسم وای لێ هاتووە ئەوەیە کە درەنگە بێ ئاخردا ئەوەی کێشەکەتە کاک ڕێکەوت نا بەدەست خۆتە مەڵێ بەدەست خۆم نییە با خزمەت بکەم کاک ڕێکەوت تۆ ئەگەر ئێستا دەستێک بەس من متاکیدم ئینشاءالله بە عیلاج طبیعی هەریەتەوە شوێنی خۆی ئەگەر تۆ ئێستا بیرکردنەوەکی منطقی و هەبێ بڵێ خوا لێو بەزیاو بێ من دەستێکم عەزیەتی پێگەیشتۆ لەگەڵ قاچێکم ئەگەر هەردوو دەست و هەردوو قاچم لە دەست باە چی ماکرد ئەها سەیریکە
ئالێرا شکوری خواکەی ئەی ئەگەر عەقڵم لە دەستبات تووشی نەزیفی داخلی بوومایە لەسەر جێب کەوتمایە و ئایلەکەشم ئێستا بەس نییە یەی تۆچی کەواتە کە ڕێکەوتجان ئینسان ژیانی گوڵڕێژ نەکراوە لە هەموو مەرحەلێ لە هەموو شوێنێک کابێ ڕوبەڕووی شتانە بینەوە یەکێکێن لەوانەیە بینی بێتە لە تەلەڤیزۆنە هەردوو دەست و هەردوو قاچی نییە ئەو مەلەی ئەوەی کە هیچێکی لێمە نایزانین ژنی هەیە و 4 مناڵی هەیە ئەڕوا لەسەر مێزێک داێنێن با بڵێن کە قسە بۆ خەڵکەکە زۆربەی وڵاتانی دنیا ئەچێ کاک ڕێکەوت ڕئیس و زەرا و سەرۆکی بڵێنە وڵاتانەی استیقبالیەکەن بە حیاتی ئەڵێ گلەیم نەکردو لەخوا سوپاسی خۆم کردو کەم توانانی یاومەتێ قەت گلەیم لێ نەکردو بۆ ئەو توانانی لێ سەنگومەتەوە هەرچەنگە لەوانی لاقی بەخواشەوە نەبێتتر ئێمالی دایک و باوکە هۆکاری ترا بێتەوەی ئەوە کام دەست و قاچەی نەبێت لەبەرەوە جۆری بیرکردنەوەکە بگۆڕە بڵێ سوپاس بۆ تۆ خوایە هەوڵی عیلاج طبیعیەکە و بە دەستەکەش چاگە بێتەوانێ ئێ بە قوربانەگەر تۆ ئێستا دەستێک و قاچ عەزیەتی پێگەشتووە هیوە هەردوو دەستێت دوو قاچینێک و نمونەی بۆ مێنایتەوانم ئەگەر ئێستا تۆ عەقڵێکی باشی هەزاران کەسێ کێشەی دەرونیان هەیە و کێشەی عەقلیان هەیە من ئێستا بۆ بژمێرم بەس دەست و قاچی لێلا بەم سەدان و هەزاران شتی جوانە هەیە تۆ شتە جوانانە نابینی هەموو عەقڵ و فکری خستۆتە سەر دەست و قاچە کاکە هەزاران هێ تووشی نەخۆشی خراپ بووە دەرمانیشی نییە ئێستا بە شکوری خواش دەکات وە زۆر بەشان الحەمدولillah چاکە بنەوە سەدانان هەیە کێشەی خێزانی هەیە گورچیلەی وەستاوە دڵی جا لەبەرەوە ئینسان نییە لە دنیای هەموو شتێکی بۆ دابین کرابێ لەبەرەوە جۆری بیرکردنەوەکە و بگۆڕە ئەو ئینفعال و عەسەبیەتیش نامێنێ وە ژیانی ئاسایی خۆ بژی بە قوربان و زۆر ئاسایی شە پاش ماوەی تر من دڵنیام ئینشەڵا بە عیلاج طبیعیەتەوە شوێنی خۆی و بەس جۆری بیرکردنەوەکە بگۆڕە ئینشاءڵڵا دەستخۆش چاو کاکە ڕێکەوت وەندەخان بەڵێ کاک دکتۆر هەندێک کەس ئەڵێ هەیە لە کاتی تووڕەبوونە لە خۆی ئەیاتی یان شتەشکێنێ یان زۆر ئەسەبی ئەبێ ئەو هۆکاری ئەویان بۆچی بگەڕێتەوە زۆر سپاس ئەزانی چۆنەوە دەخانەوەی لاقی بۆی ها ئێستا تۆ لە فلیمە تورکیەکان نبینیتە کابرا عەسەبی تووڕابێ شەق لە سیارەکەی هەڵا شەق لە تایەکە هێڵە لای ئێمە شتەشکێنێ ئەمە شێوازی دەربڕینی تووڕەبوونەکەیەتی ئەمە وا فێرکراوە لەوانەیە مەسەلەن مناڵێک هەرزەکارێک کە تووڕابێک گەنجێک من تۆ کە تووڕابین یەکسەر شوشەیە پەرداخێڵەگرینەین بە دیوارەکەیە یا ئەین بینەکەیشکێن یا کورسیە گەین بە عەرزەکە شتێکشکێنین یا هاوارەکەین یا لە خۆمانین ئەمە شێوازی دەربڕینە ینی ئوسلوبەکەیەتی نەمانگو ئوسلوبی گونجاو هەیە تۆ توانی تووڕەبی و عەسەبیبی گلەیی لە هاوسەرەکەوکەی لە خوشکەکەوکەی لە براکەوکەی لە مناڵەکەوکەی قسەی لەگەڵا بکەی نەبرە تۆنی دەنگێ بگۆڕی مەسەرەن دەموچاو مەلامحی دەموچاو و شەوی دەموچاو و تووڕەبوونەکەی پێوە دیار بێ ژوورەکەی بۆ بەجێبێڵە قسەی لە شێوازی گونجاوتر هەیە بەڵامی ترەوەی فێری بۆ یان لە ڕێگەی لاساییکردنەوە خەڵکی تری بینیوە لاسایی کردوێتەوە چکە ئێستا تۆ لە ماڵەوانێ وەندەخان مناڵێکی بچووکتان هەیە لەو هۆڵەکە یاریەکە تۆ لە مطبەخەکەی ئەگەر بێت و تۆ بۆ نمونە مشکێک حەشەرەیەک یەتە ژوورەکە و مطبەخەکەوەگە تۆ بڵێ وای و ترسای مناڵەکەش لە دوورەوە جارێکترە و حەشەرەی بینێڵێ وای لە تۆ فێری ئەم ڕەفتارابێ بەڵام ئەگەر ماسیحەیەک یا دوو لە ڕووی ئێوە بینەران تاکە نەعلێکی هەڵگرتایە و پیاتا بکێشایە مناڵەکە جاری دووەم تاکە نەعلەکەی تێگرت و ماسیحەکە فێر کەواتە شێوازی ڕفتاری هەڵسوکەوتی ڕۆژانەمان پەیوەندی بە لاساییکردنەوەی گەورەکان و چواردەورمان و یا لە تەلەڤیزۆنەی بینین یا لە شوێنەکانی ترای بینین لەبەرەوە ئەکیدە و جۆرە کەسانە یا دایک و باوکیان بەو شێوە گزارشتیان لە هەڵچوونەکانیان کرد و تعبیریان لێ کرد و یا لە ڕێگەی ڕاگەیانەکانەوە یا هاوڕێیان یا شێوازەکەی غەڵەتە تۆ لە جاتیەوەی مەسەلەن لە جاتی ئەوەی شوشەیە پەرداخی ئەشکێنی لەوانەیە شوێنیش خۆ برینیارکەی یا لە خۆتی عەزێتی خۆدەی ئێخۆ سەرینێ بالی فێبێنە پیا بکێشە فڕی بەرە دەروانێت توانی بچی بە سەری نێبالی فێکا بکێشی لە جاتی شەق بە دیوارێکە عەزێت بە قاچی خۆتەکە لەبەرەوە ئەبێ ئێمە شێوازی گونجاو بۆ گزارشکردن تعبیرکردن لە هەڵچوونەکانمان هەڵبژێرین ئەوە شێوازی غەڵەتە زۆر سپاس دێکان خان دەستخۆشیت لێکم کاک دکتۆر پرسیاری من ئەوەیە چی بکەین کاتێک تووڕابین بەدەر لەوە پرسیارێک تریشم هەیە کاک دکتۆر تۆ تا ئێستا هەوڵت نایەوە زیاتر لە بەرنامەی تەلەڤیزیۆنی بۆی خەڵک هۆشیار بکەیتەوە چکە ئەو بارودۆخێکی ئێستا خەڵک تێکەوتووە پێویستی بە زۆر بەرنامەی ترە نازم تۆ بەرنامەکان هوشیار بکەیتەوە تۆ بەرنامەکەی من سایکۆ بینیوە سەتەلایتی گەلی بەڵام زیاتر ینی زۆر سپاس ئەو توانایت هەتا زیاتر زۆر سپاس دێکان خان
بەنسبەتەوەی بەرنامەکە پرسیاری دووەمێ وەڵی من لە 1993 جەنابم والیدی چەندە 94 ینی ساڵە پێشەوەی لە دایک بیتۆ من بەرنامەم هەبوو لە تەلەڤیزیۆنی هەرێم لە شاری هەولێر تەلەڤیزیۆنی هەرێمی کوردستان هەتاوەکو ێسانی پێشەوەی تۆ لە دایک بی ئیتر خۆ هەر ئەو نییە خۆ ئەو خەڵکە خوشکی بەڕێزم شەد نییە جۆ لە من و تۆ بگرێ ئێسان بەرنامە ئێمە خۆلەوانەیە لە سەتاییکی کوردستان لە سادەی کوردستان نەیبینێ زۆر بەرنامەی تر هەیە فێری شەڕەجنێ و شتی لاوەکی لەوانی سەیریەوە کا لە بەرەومە یەکەم دووەم هەر ئینسانەکان هەر یەکەوە بە جۆرە بیرەکەنەوانە بەڵام دەکرێت بڵین خۆزگە لە هەموو کەناڵەکان بەرنامەی پەروەردەیی و دەرونی و کۆمەڵایەتی هەبوایە لەبەرەوەی ئێمە لە بارودۆخێکین ئەم قەیرانی ئابووری و قەیرانی سیاسی و کێشە کۆمەڵایەتیانە و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە سەدان کێشەی بۆ خێزانەکان دروست کردووە لەگەڵ ئەوەیە بەڵام من ئەوەی کەتوانی بێتم بەخوا هەوڵم ماوە بەنسبەت چی بکەین تووڕە بین من لە سەرەتا باسم کرد خاتونجان کۆمەڵی خەتەوات هەیە یەکەم شت بۆ نمونە ئەگەر ئەڕۆی بوەستە شەوەستانەکە ئەبێتە هۆی ئەوە تۆزە بیرکەیتوانێت اینجا لە یەکەوەیش دەبێت تا دەبژمێرە ینی ماوەیەک با هەبێ خۆ مەزوڵ کە بە شتێکەوە لە یەکەوە تا دەرە دڵی خۆتە یەک دووسێ لە دڵی خۆ تاژمێرە ئەمە ئەبێتە هۆی چی ئەو بەشانەی ناوەڕاستی مێشە کە بەرپرسن لە هەڵچوونەکانمان لە تووڕەبوونمان دا ئەمرکێنەوە وردە و دە پرۆسە عەقلیەکان یەنەوە ئیشکردن اینجا بیل لە دەرئەنجامەکەی بکەرەوە بڵێ سامنە من لەگەڵ براکەمە شتێکی پیا بکێشم خوشکەکەمە شوێنێکی برینیار کە نازام چێت پەشیمانم مۆر خوشک و کەسی منە دوایی لێشم عازدەبێکی دەرئەنجامە خراپەکانی تووڕەبوون اینجا لێبوردەییمان هەبێ با تەسامح با لێبوردە بین خۆ شەد نییە ئەو کەسە غەڵەتێکی کرد با من گەردنی ئازاکەم شەد نییە منیش دنیای پێ بە مۆتۆڵی خۆمی لێ بکەمەوە وەکو باسیشم کرد ئەبێ ئێمە لێبوردەیی لەگەڵ یەکتری وەکوتم خوای گەوراڵێەوە لە زەوی ڕوحم بە یەکتری بکەن میش لە عاسمان ڕوحمتان پێەکەم ئێمە بیر خۆمان اینجا لە هەمووی گرنگتر بیرکردنەوەی پۆزەتیڤە تۆ خوشکێکە هاوڕێیەکە موەزەفێ لە داعیرەکە دراوسەیەکە جنێوە قسەی ناشرینەکە قسەیەکی نامنتقەکە تەفسیری خراپی بۆ مەکە بڵێ دیارە ئاستێر ئەوەیە لەوانێت تووڕێیان کرد لەوانی مێردەکەی مشکلەی لەگەڵ یا هەبێ لەوانێ قسەی ئێستا بە من ئاتەقێتەوە کورە گەردنی ئازابێ ئەگەر منە بمە هۆی ئەوەی تووڕەبوونەکەی بەتاڵ کاتەوە ئەکی دوایی بیری لێکردۆ پەشیمانە بێتەوە چیچی ئەو کاتە گەورەی بۆ تۆ بێت لەبەرەوە اینجا ڕیلاکس ئیسترخا خاوبوونەوە جۆ لە شتی مەسەن لە ژیان تاشتی زۆر خۆشێ بێنەرەوە خەیاڵی خۆت ئەم ڕیلاکسە چونکە هیچ کاتێت تەوەتر و ئینفعال لەگەڵ ڕیلاکسایەک نابن ئەمانە هەمووی ئەتوانی ئێمە بیکەین بۆ ئەوەی وردەوە دەوکوتیشم ئەتوانی تووڕەبوونەکە بچیتە ئەو دیبەسەرینێکا کێشی ئەمەی ملاکەمە هەیە توورەکەیکە بەوای بکێشە یوا هەیە لە ڕێگەی شتنووسینەوە یوا لە ڕێگەی هاوارکردنەوە میمە فڕی بەرەدەر لە ناومە هێڵەرەوە ئەگەرەوەی لەگەڵی شتاد ئەو تووڕە بۆ تۆ بێدەنگ بە تا ئینەبێ ئەگە تۆش تووڕەبی بە ئەو بێدەنگ بێ ئەمانە هەمووی وەسایلن بۆ کۆنتترۆلکردن لە هەمووی گرنگتر تەفسیری خراپی بۆ مەکە تەفسیری ئیجابی پۆزەتیف و ئەرێنی بۆ بکە زۆر سپاس میهرەبان خان دەستخۆشی بەرنامە کۆلیەکە من سەرەتا ئەن لە کوردەواریاش شتێک هەیە بە ناوی تووڕەبوون لە شەیتانەوەیە شتی وا هەیە تووڕەبوون لە چی لە شەیتانەوەیە ذکر بکات تووڕەبوونەکەی هەورە بێتەوە وەڵڵی خوشکە بە ڕێزەکەم لەم زەمانە شەیتان ێستا بە بڕوا من کونیە خۆی تیابشارێتەوە شەیتان مرۆڤە با یەک شتێ پێ بڵێم من خۆم ئەسەبیە بم تووڕا بم کۆنتترۆڵی خۆم ناکەم بەڵێم خەتای شەیتانە وەرە خوشکە بە ڕێزەکەم شەیتان ئەو ئیرادەی نییە هەرچی خوای گەورە ئیرادەی لەسەر نەبێ شەیتان ناتوانێت بیکە ئەمە یەکەم دووەم بگەڕێرەوانێ بۆ ئەسڵی با بڵێن ئەو حیوارەی لە بینی شەیتان و خوای گەورەیە خۆ هەمومان مسلمانی زۆر بەمان با بڵێ مسلمانی و تەدەینین و ئەوەمان گوێ لێبە ئەگە قورئانیشمان نەخوێن بێت تۆ گوێمان لێبە کە خوای گەورە ئەمرەکە بە مەلایکەتەکان سوژدە بەرن بۆ ئادەم شەیتان سوژدەی بۆ نابەوە نییە پێڵە بۆ سوژدەی بۆ نابەوە لە قوڕ دروست کراوە من لە ڕووناچیەک و شتێکی تر و من بە سوژدە بۆ تۆ بم بۆ بخوا بە لعنەتی کرد خوا شەیتان داواکاری لە خوا چی بوو وتی بەس خوا جاما مادەم بەهۆی ئەمەوە من بە لعنەت کرد و لەم پلە و پایە معناکەی وایە دامە بەزێنی بەس بمهێڵەرەوە تا ڕۆژی قیامە بۆی ئەمە و هەرچی نەوەی ئەمەی هەڵی خەڵەتێنم خوای گەورە چی جوابایەوە وتی هەرچیەک ئیمانی بە من هەبێت تۆ دەسەڵاتە نییە بەسەریا هەرچیەکیش ئیمانی بە من نەبێت تۆ بڕچی لێکەی لێ بکە کەواتە مادەم خوشکێن بەس تۆ ئیمانە بەخوا هەبێ شەیتان دەسەڵاتی نیە بەسەر تۆ ئەمە ئێمە لە بێدەسەڵاتی خۆمانە لە لاوازی کەسێتی خۆمانە ئەڵێ شەیتانە و شەیتان وای لێ کردووی من نازانم شەیتان بۆ ناچێت بۆ ئەوروپایە لە ناو ئەوانە کە پیان ئەڵێن کافرن بۆ هەر لای ئێمەیە من ڕاستە خۆی شەیتان چییە برادری خراپ چۆن تۆشی وەسوەسە دەکا شەیتانی تووشی وەسوەسە دەکا بەس عەقڵمان هەیە
و ئەمەی زکروشت لە شوێنەکە بسمیلای بکە ناوی خوای لێبێنە شەیتان لەو ناوە ناتوانانی چی لەگەڵا بکە بەڵام هۆکارەکە شەیتان نییە هۆکارەکە بیرکردنەوەی غەڵەتی خۆمانەوە جا خۆ زۆر کەسەیە هەر ئیمانیشی نییە خوشکی من ئەی بۆ ئینفعالیش ناکە و عەسەبی و تووڕە نابێ خەڵکی نەیسان باسی ئەوروپان بۆ کردی کە چۆن عەسابیان سادە کامەری شاراون بۆ نمونە بۆ هێنایتەوە ئەی ئێمە خۆسێ لە سانەوە و نۆژ نەبێت لە سانەوەتی مسلمانە ئەی ئەم هەموو کوشتن و بڕینە لە ناو چیە هەیە ئەوەی شیعە و سونە لە یەکتریان کوشتەوە ئەوەی مەسەبەکان ئیسلام یەکتریان کوشتەوە کافر لێمەی نەکوشتە باوکە لەبەرەوە ئەمەی شەیتان هەیە و ناحەی دینیە من کار لێ ناکەم من نمونەشم وێنێتەوە بەڵام ئەوەی کەوا ئەڵێ بێدەسەڵاتی و چۆنەڵی کەم تەرخەمی خۆیەتی بۆ ئەوەی خۆی بپەڕێنێتەوەوانە پاسا بێنێتەوە وڵاوی دەسەڵاتی خۆمانێ شەیتان وای لەکردنیە شەیتان وای لەوە کردووە شەیتان وەکو وتم دەسەڵاتی نییە گەر خوای گەورە ئیرادەی لەسەر نەبێ ئەوەی موسڵمانیش بە ئیمانی بەخوا هەبێ شەیتان دەسەڵاتی نییە بەسەریارە بۆ پرسیارەکە و زۆر سپاس بەهارخان بەزەگەرەسیتە سەر پێ بەهارخان ئەسیتە سەر پێ ببوورە سەرتا دەستخۆشی بەرنامەکە بەس منەوە پرسیارم ئامادە کردە وابزانمان بەڕێزەکردی چی بکرێت باشە بۆ ئەوەی زاڵ بین بەسەر تۆڕەیەکەماندا بەس ئەو بەڕێزە کردی و جوابی خۆش دەست خۆش بێت وەڵا بەهارخان نەزان چۆنە ئەو خاتونە زۆر پرسیارەی کردێمە شەر هەر بەرنامەکە بۆ ئەوەیە چۆن کۆنتترۆلی هەڵچوونەکانی خۆمان بکەین یعنی یەکەم شت تۆ لەگەڵ خەڵکە تەعاملەکەی خاتونجان ئەم خەڵکانە وەکو پەنجەی دەزوان دوو کەس لە دنیا نادۆزیتەوە وەکو یەک بێن لەبەرەوە زۆر تەبیعیە هەندێک کەسێ پەروەردەیەکی خراپ کراوە تونند و تیژی لەگەڵا بەکار هاتووە کە ئێتە دەرەوە لەوانەیە بە تونند و تیژی مامەڵە لەگەڵ تۆیاکە یا هەر فێر نەکراوە جاری وای لەگەڵیشکا قساکەی قسەکردنەکەی نازانێ وشەی جوان بەکاربێنێ شتی ناشرین بەکارێنێ ئەڵە تۆ هێ ئەوە ینی هەندێک کەس لە چییە ئەدە ببێ هەیە چییە خۆ تۆ هەیە لە کەرەکەی نازانجان چ تەفسیرەکەی بواکە ئەو عەسەبیە بێ تۆ ڕابێ بەڵام من بم یا تۆبی پێویستە تەفسیری بکەین بڵین کاکە من مەخسەی خۆوە نییە هەیە خوا نەخواسە من بە ئاژەڵ بزانێ لەوانەیە لە خێزانێکا پەروەردە بوو هەر ئەوان پەروەردە هەیە تۆ ئەوە ینی ئەمە شێوازەکەی وا پەروەردە بەرەوە فێر بۆ لەوە زیاتر نازانێ دەکرێت من لەگەڵی هاوڕێ مەڵم لەمە دوای شەڵا کە باسی منێ کرد ئەلق ناوم بێنە ناوم محەمەوە ئەحمەوە بڵێ محەمەوە ئەحمەوە هەیە و ئەمانە وشەیەکی جوان نییە منی وادارم ئینشەڵا تۆ ئینسانێکی گەوری لە مشاندووە ئەمە وەکو نمونە تۆ ئەتوانی بخەیتەوە سەر ڕێچکە ڕاستەکەی خۆی بەڵام یوان هەیە لە جیاتی بۆی ڕوونکاتەوە لە جیاتی ئەوەی مامەڵەیەکی مرۆڤانی لەگەڵا بکە چکەم ئەو وا پەروەردەکرا ئەوە لەو دنیا تێگەشتەوە یەکسەر هجوومە کاتە سەری قسەی پێڵە و تەریقێکاتەوە ئەوی ژەکیت ئەوە پەروەردەکرا بێ ڕەتفعلێکی خراپێ بێ و کێشە دروستە بێت لەبەرەوە لە هەمووی گرنگتر ئەوەی ئێمە لێکدانەوەی پۆزتیف ئیجابی ئەوەی چێکە لەوانە وەشتەکان چونکە ئەو دیاردانەی دەرەوە نابنە هۆی هەڵچوون وەکو لە سەرەتای بەرنامەکە باسماکە لێکدانەوەی ئێمە ئابێتە هۆی هەڵچوونەکات ئەگەر لێکدانەوەیەکی باشی بۆ بکەین تووشی هەڵچوون و تووڕەبوون نابین و شتەکە ئاسایی ئەڕوات و وان دێ کەسی شەیتی تەبعی وایە کاکە گیان هەروە تۆمە دامە بەزەو ئاستە یەکی ئاستێکی نزمێ معقولە تۆش دابەستەوە ئاستە هین غاندی تاغور ئەم فەیلسوف و شۆڕ جێرە گەورانە پرسیارێوان لێ کردووە ئەڵێ خەڵک زوڵم و ستەمی زۆری لێ کردووی بۆ تۆڵی خۆتیان لێ ناکەیتەوە ئەوان چیان جواب باوەتەوە ئەڵێ معقولە سەگێ گازێکی لێ بگرێت تۆچی گازی لێ بگریتەوە جوابێکی زۆر جوانە یعنی چی یعنی ئەگەر یەکێ جنێوێکی لێ معقولە تۆچی جنێوی پێ بێتەوە یەکێ پاشقولێکی لێگرێت تفێکی لێەکان ناو ناتۆرەیەکی لێنە تۆ کاکە لێگەڕە ئەوەی عەقەلەوە بۆ دروستکە جوابی مێرەوە کە جوابی یەکێک نایە خۆی ئەوە بێدەنگبوونیەتی ینی قسەکانی تۆ هیچ قیمەتێکی نییە من بێزم نایە جوابیشی بەمەوە وازی لێ بێنە چێڵێ با بڵێ ئەوانە ئێمە بەحقەت خۆ بە بەرنامەیەک و دوو بەرنامە ئینسان ناتوانێت خۆی کۆنتترۆلکە بەزیتر بێت جەنابە خۆش بخوێنیتەوە سەدان بەرنامەی تر هەیە لەسەر ئەوە کۆڕ و کۆبوونەوەی تر هەیە بەشداری تیاکەی هەر ئینسان بەوەش گەشەکە و ڕۆشن بێ خۆ هەر تووڕەژە بین کەسمان نییە هەمووان تۆڕابین بەڵام گرنگەوە تووڕەبوونەکەمان بۆ ماوەیەکی کەم بێ و بە شێوازێکی گونجاو بێ و لە شوێنی خۆیان بێ لە کات و شوێنی خۆیان بێ دەست خۆش بێ دنیاخان ئاخر کەس لەگەڵ دنیاخانە فەرمو دنیاخان دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆریان پرسیارێکم هەیە بۆچی هەندێک کەس لە کاتی تووڕەبووندا زۆر تونند و تیژن پەنا بۆ چەک لە کاتی تووڕەبووندا زۆر تونند و تیژن هەندێک ئەو کەسانی کە تووڕەبن هەندێک کەس پەنا بۆ چەک دەبن بەڵام هەندێکی تر ئاسایی ئەنجاوە عیلاقەی بە جۆری بیرکردنەوەیانەوە هەیە دنیاخان من حاڵەت بووە کەیسە بووە چون مقابلەم کردووە لە سجن بووە طبعاً بڵێن کەسێکی لەوان کوشتووە محکەمە یاسا ڕێچکەی خۆی گرتووە ویسیانە بیبن بۆ محکەمە بۆ ئەوەی قانونی بەسەرا تەطبیق کەن و ئەعدامە و قانونەکە شەروا دەچوو
نەسی قانونەکەەوە من لە محایم پرسیاکە بەڵام ئەم کابرا لەبەرەوەی وا پەروەردەکراوە عەشایرێکی با بڵێن عەقڵیەتێکی دواکەوتو ئێمە زۆر شتی جوانمان لە عەشایرا هەیە بەسەند یەشتی خراپیشمان هەیە یەکێ لەوانە ئینتیقام و تۆڵەسەندنەوەیە وتم باشە قوربان تۆ ئەمە ئێستا شتەکە لە دەست ڕۆشتووە تۆ ساحب ماڵ و مناڵی ئەمە محکەمە حکمی ئیعدامی بەسەرایە شتەکە کۆتابی حەقی بۆتە وتی وەڵڵای من کە سوکارم و تویانە ئەو پیاوەیە بە دەستی خۆی حەقی خۆی بسێنێ ئەوە ترسنەوەی چییە داوا بکەی حکومەت حەقی بۆ بسێنێ ئەمە عیلاقەی بە تێنەگەیشتنی ئەم جۆرە ئینسانەوە عیلاقەی بە کەلتورێکی دواکەوتەوەیە ئەی یاسا بۆ دانراوە لە هەموو دنیا هەر وایە خاتونجان بەڵام ئەو جۆرە کەسانە قەناعەتیان وایە کە ئیلا ئەبێت چەک بەکاربێنن پەنا بۆ توندوتیژی بنوە پەروەردەکراون لێرێ ها فکرەکە نەماوت ڕووداوەکانی جیهانی دەرەوە تووشی هەڵچوونمان ناکەن تووشی تووڕەبوونمان ناکەن لێکدانەوەی ئێمە بۆ شتەکانە لەوانەیە دراوسەیەکی بۆ نمونە لە مناڵەکەی یاوە لەوانەیە من بم یا تۆ بم ئەڵم کاکەم مناڵە نەیزانی و کابرا عەسەبی بۆ گلەی لە کابراکەم وەڵم کاکە جان تۆ بۆ خۆ قسە ئاسیە و مناڵن شەڕەکەن و بەیەکەوە نەیزانیوە ئەویش دەڵێ وەڵڵی تووڕە بووم عەسەبی بکە مناڵەکەم بینی لایەکی ئاوا خوێن بێلایەت خوارەوە عەقڵم نەمنازانم چی هیوا هەیە نە ئاوە مناقەشە ناکات و پاسا بۆ بەرامبەرەکە نانێتەوە ڕێک کە زانی لە مناڵەکەی داوە ئەچە چەکێکە نێو ڕێک لە بەرامبەرەکەڵێ تۆ پیاوی لە مناڵی منێ بێغی لە دووەرە نەدا ئەمە تێگەیشتن و لێکدانەوەمانە بۆ ژیان لێبوردەیان ئێمە بەداخەوە خاتونجان لە خێزانەوە پەروەردە نەکراوین تەسامح لێبوردەمان هەبێ زۆر بەمان کە مناڵەکانمان شەڕێکە کاڵیم بڕۆ تۆڵی خۆکەرەوە کوڕە و کوڕێ تۆڵی خۆی کاتە پیا و پیاوە تۆڵی خۆی کاتەوە ئەم کەلتورە ئەم تێگەیشتنە لە ژیان ئەو کارە ساتانەی لێبێتەوە ئەجینا ئاژەڵێتە ناو باخەکەەوە دارێکی تێگاوە تۆ ئێستا بۆ قەتڵەیەکەی لەسەری دوو کەڵەشیێرە دەن لەسەر شتیوا باسن یا فولایی تێکە کابرا فولایی تێکی لێاوی یا ئەمەڵە ملی دەرێناوە جنەی پیاوە کە تەفسیرێکی پۆزەتیڤ بە گۆڵی لێی گەڕبا بە مەگەنیسانێکی تێگەیشتوو بێ معقولە لەسەر فولاییتێ لەسەر لایتی ئاوا بوو من فێڵم کاکە داوای لێبوردنەکەم بە قوربان عەفو خەتای من بوو داوای لێبوردنەکەم کەوا ود ئەو سار دەبێتەوە بەس ئەگەر منیش ملم دەرهێنا بڵێم ئەمە چییە ها مردووە مرێ خۆ دنیا ماخر نەکرد نەزانم چی ئەو خۆی ئاگرەکاتەوە اینجا ئەوەشی بێ بڵێ تر ئاگرەکاتەوە اینجا بۆیە لێبوردەمان نییە بەعکسەوە گەورەی ئینسانەوەی لێبوردە بێ تەسامحی هەبێ وەکو ئەو کە باسم کرد غاندی و ئەو گەورە پیاوانە ئەو فەیلسوفە گەورانە کە ئاڵێن معقول نییە سەگێک گازێکی لێک لە تۆپشی گازی لێبگریتەوە ناکرێت کەسێکیش لەسەر شتێکی بەسیط شەڕ لەگەڵاکا و قسەی ناشرینەکە تۆش بێ هەمان شت جوابی بیتەوانێ لەبەرەوەی لاقەی وەکو وتم بە پەروەردەکەیەوە هەیە بەو خێزانەی تیا گەورە بووە بە تێگەیشتنی بۆ دنیا لێکدانەوەی بۆ دنیا چۆن لەو دنیا تێگەیشتووە بزەلامی آخر بۆ ئۆکوژیە گەرە و کەسە ئیمانی هەبێ لەخوا بترسێ خی گەوراڵە گەریەکی بوو کوژێک و هەموو دنیای کوشت بێ یەخ لەسەر شتێکی وە ئەم هەموو ئاەتە هەیە لەسەر ڕحمی خوا و لەسەر بەزەی و ئەیت لەگەڵ یەکتریا و بیر بکەنەوە عەقڵ بەکاربێن بەداخەوە ئەو جۆرە کەسانە لەوانن ئەوانە پێویستیان بە ڕۆشن بیر و پەروەردەکردنێ بەهەرحاڵ من سوپاس کەسیش نەما هەموو پرسیارەکان کرا ماوەی بەرنامەکەشمان لێردا کۆتایی هات تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی مولایەک بێ خواتان لەگەڵ